بامەدەبوونی مامۆستا عەلی باپیر سەرۆکی کۆمەڵی دادگەری و بەرپرسانی باڵای کۆمەڵی دادگەری ئاهەنگ و کەرنەڤاڵی گەورەی ناساندنی لیستی 147 کۆمەڵی دادگەری و کاندیدانی لە بازنەی سلێمانی بەڕێوەچوو. لە وتەیەکدا لە سەرەتای ئاهەنگەکە وتەبێژی کۆمەڵی دادگەری ڕایگەیاند دۆخەکە پێویستی بە گۆڕانکاریە و پێویستە هێزە دەسەڵاتدارەکان پشتگوێ بخرێن و چیتر گەل هەڵیان نەبژێرێتەوە. ئێمە دەزانین ڕکابەرێکە نابەرامبەرە، دەزانین چۆن دەیانەوێت ئەم کۆمەلگایە دووچاری چەندین نەخۆشی بکەنەوە کە زۆر کۆمەلگای تری گیرۆدە کردووە. بەڵام بە پشتیوانی خوای گەورە ڕێگە نادەین بە بەرچاوی ئێمەوە زەفەر بەم کۆمەلگاکەمان بەرن و لە خراپەکاری ڕایان دەگرین. ئێمە لێرەین تا بەیداغی هێزێک بە بەرزی ڕاگرین کە لە پاڵ بنارەی مزگەوتێکدا لەدایک بوو و جامەدانی لە لولەی تفەنگێک ئاڵاند و دەنگی ئەڵڵاهو ئەکبەری لەسەر لوتکەی شاخێکەوە بە گوێی بەحسی فاشیستەدا دەبینین و دەبیستین چەند بێشەرمانە سەرقاڵی چەواشەکارین تا خەڵک جارێکی تر متمانەیان پێ بکاتەوە و درێژە بە تاڵانکاری خۆیان بدەن. دەیانەوێت جارێکی تر دەنگی خەڵک بکەنە چەکی دەستیان بۆ فرۆشتنی نەوتی زیاتر بۆ خۆیان و نزیکەکانیان. دەیانەوێت دەنگی خەڵک بکەنە هۆکاری درێژەدان بە قاچاقی و گەندەڵی و خراپەکاری. سەرۆکی لیستی کۆمەڵی دادگەری لە بازنەی سلێمانی هۆشداریدا بە جەماوەر و دەنگدەران ئەم هەڵبژارنە چارون و سازە و وەکو ئەو دەڵێ گوێ بە درۆکانی دەسەڵات نەدەن لەم بانگەشەیە و ئەوەی دێڵێن هاژ و هوژی بانگەشەیە. بۆ یاخە کرد بە دروشمی پیسترون دروشم دوور حیزبی سیاسی حکمڕانیەکی گەندەڵ 32 دانە ساڵە بڕێوە بن 32 دانە ساڵە ستەم لەیەوەکەن نەوتە فرۆشن داهاتەکەی دیار نییە خۆیانی پێ دەوڵەمەنە بێ خەڵکی پێهەژارە بێ. ڕۆژ بە ڕۆژ کوردستانیان لاواز کرد جیاوازی و چینایەتیان دروست کرد باشترین زەوی شارەکانیان بۆ خۆیان برد نەوتیان بۆ دەوڵەمەندکردنی کۆمپانیەکانی خۆیان برد داهاتی گومرگەکانەکە نەگیرفانی خۆیان و سەرکردەکانیانەوە. بەڵێ یەکێک لە دروشمەکانی ئەوان ئاوەدانی خوشگەزارانەیە بالفعل ئەو شوێنانەی سەرکردەکانی ئەوانی تیاژی خۆشگوزەرانە ئاوەدانە کارەبای 24 سەعاتە ئاوی 24 سەعاتە غازی هەمیشەیی هەیە بالفعل مناڵەکانی ئەوان خۆشەژین وەکو ئەو گەنجانەی کوردستان نین کاتێ هاتە سەر جادە بۆ داواکردنی دەرماڵەیەکی 45,000 بە فەرمانی هێزی فەرمانڕەوا لە سلێمانی گەنجەکانمان بە شەق دران. سەرکردەکانی کۆمەڵ دەڵێن کۆمەڵ ڕابردوویەکی پاکی هەیە لە شاخ و شار لەبەرەی خەڵکدا بووە و هەمیشە کاری بۆ ئاوەدانی و خۆشگوزەرانی کردووە بۆ داهاتوش بە پشتیوانی خوددا و دەنگدەران دەبێتەوە جێگەی متمانەی خەڵک. هەموو کەس ڕووسورترن بچن داوای دەنگیان لێ بکەن بۆ ئەوەی ئەمە لەم بارودۆخە کە هەموو ئەندام و دۆستان و لایەنگرانی لایەنەکانی کە بە گەرم و گوڕیوە چوونەتە مەیدانەکە بۆ پشتیوانی لە خەڵقانێک کە لەوانەیە لەگەڵ بیر و باوەڕیانان نەگونجێن. کاندیدەکانی کۆمەڵی دادگەری داکۆکی لە بیر و باوەڕی ئەم میلەتە دەکەن داکۆکی لە ئەخلاق و خوڕەوشتیان دەکەن دەیانەوێت دژی هەر بەرنامە و پرۆژە یاسایەک بوەستنەوە کە پێچەوانەی نەگۆڕەکانی ئیسلام بێ. بۆیە حەیفە لایەنگر و دۆستی کۆمەڵ هەبێ لە ماڵەوە دانیشێ و بێلایەن بێ لەم بارودۆخە کە هەموو لایەنەکان داکۆکی لە بردنەوەی خۆیان دەکەن. حەیفە کەسێک خۆی بە دۆست و ئەندام و لایەنگری کۆمەڵ بزانێ بەڵام لەم بارودۆخە بێلایەن بێ. کاندیدانی کۆمەڵ لە بەردەم ئەم جەماوەرەدا بەڵێنیاندا پشگیریکاری سەرسەختی داواکاریەکانیان بن لە پەرلەمان و بەرگری لە قوتی تاک بە تاکیان بکەن. ئەگەر کۆتایی بەدەسەڵاتی زۆرینە بهێنرێت کۆمەڵ دەتوانێت حکومەتێکی خۆشگوزەران و بە خزمەت بۆ گەل و میلەت بهێنێتە کایەوە. 20 دەیش ئەم ڕۆژەیە. ڕامیار عوسمان کەناڵی پێیام سلێمانی.